ساڵی 1974 لە خانەقینەوەی ئێمە ئاوارەی ئێران بووین کاوارەی ئێران بووین لە شارێکی دووردەست ناوی خوڕەندەرە بوو سەر بە پارێزگای زەنجانە لێ چوومە قوتابخانە قۆنا بڵێن یەکی ئیبتیدایی دوو ئیبتیدایی و سێ ئیبتیدایی هەر لێ تەواو کرد تا چواری ئیبتیدایی مامۆستایەکمان بۆ هات زۆر ینی احتیمامی بە خوێندنەوەی کتێبەدا کتێبخانەیەکی بچووکی بۆمان دروست کرد لە ناو پۆلەکەمانە ئیتر لەوێ دەستم کردە خوێندنەوەی کتێب یەکەم کتێب کە خوێندمەوە گەشتەکەی گالیڤەر بوو کە زۆر تەئسیری لە من کرد جۆنەسن تویست سەیرەکەم کتێب خوێندنەوە خۆشە ینی لەزەتێکی تایبەتی هەیە بۆیە لەوە دووە هەر کتێبێکم کە دەستەکەوت یانە پارێکم کە دەستەکەوت دەر شتێکم دەستکەوتەیە یەکسەر داوای خەڵاتم کردایە دیاریم بۆ باتەیە داوای کتێب مەکرد ئەنی هەر ڕۆیشتم لە کتێبخانێکی هەبوو لە شارەکەمان چون کتێبی مناڵان مەکڕیتر لە دوایەوە ینی عاشقی کتێب بووم نەمتوانین بە دەست بەرداری بووم ئەمە لە ساڵی تقریبن 1970 ئەو ناوەیتر من بێ کتێب ناتوانم بژیم یەکەم کتێبم ساڵی 1992 نووسی ئەنی وەرگێڕان بوو ئێتمان بە مەسایلی ئیعلام و ئەوانە ئەدا و دوایی چەندین کتێبم نووسی لەسەر هەر لەسەر ئیعلام یا وەرم گێڕا سەر ئیعلام بەڵام ساڵی 2017 بیرکردنەوەم تەواو گۆڕا ینی دوای ئەوەی کە لەسەر تەکلیفی کاک خەلیل عەبدوڵڵا کە بابەتێک لەسەر شێخ نووری شێخ ساڵح بنووسم وەکو یەکێک لە منەوەرەکانی سەدەی بیستم کە کتێبەکەم نووسی لەوێ لە خلالی گەڕان بە دوایی نووسەر و نخبەی سەدەی بیستم و سەرەتای سەدەی بیستەمی کورد سەیرەکەم ئاشنای زۆر کەس لەو شەخسیەتە گەورانەی مێژووی نووسین و ئەدەبی کوردی بووم بۆیە بەڕاستی دوای نووسینی کتێبی شێخ نووری شێخ ساڵح ستایلی نووسینم گۆڕا بۆ احتیمامدان بە مەسائلی نخبەی کوردی لە سەرەتای سەدەی بیستەم و تەئسیریان لەسەر کوردستان ینی تەئسیریان لەسەر ئاستی سەقافی کوردستان ئەوە بوو کتێبی مستەفا پاشای یا موڵکیم هەر لەسەر ئەو نەمەتە نووسی کتێبێک لەسەر ڕەفیق حلمی و دواتر کتێبێک لەسەر مامۆستا حوسێن ئەوانە ینی دەستم کرد بە تا ڕادەی ئەوەی کە دکتۆراکەشم بۆ مەسەلەی تەرخان کردووە کە لەسەر تەئسیری نخبەی کوردی لەسەر ناسیۆنالیزمی کوردی کتێب زۆرن کە ئینسانە ئەگرێنێ ینی یا تووشی خەمیەکە دوای خوێندنەوەی کتێبەکە من دوای کتێبی جینۆساید لە عێراقەوەی هیومن ڕایتس وۆچ ئامادەی کردبوو ئەو کتێبە کە خوێنیتەوە ئەو تراژیدیا گەورەی کە بەسەر کووردا هاتووە زۆر تەئسیرت لێەکە دوایین کتێبیش کە خوێندمەوە زۆر تەئسیری لێسەرم کرد بەڕاستی کتێبی بیرەوەریەکانمی مامۆستا موسا عنتەر بوو کە خوێندمەوە بۆم دەرکەوت کە ئەو کوردایەتیە ئەو تێکۆشانە و خەباتەی کە ئەو کردوێتی لەو قۆناغا بەو هەموو عەزیەت و ئازار و ئەشکەنجەدانە لە چاو ئەوەی کە ئێمە ئێستا لەم هەلومەرجەتیاژین ئێمە لە خۆشگوزەرانترین جیلەکانی نەتەوەی کوردی بەڵام ئەوان ینی بەدبەختترین و ینی ئەو نەهامەتانی کە ئەوان بینیانە بڕوا ناکەم هیچ نەوەیەکی کوردی بینی بێتی بۆ ئەو کتێبە زۆر تەئسیری لێکردن لەو ماوە کتێبێکم خوێندەوە ناوی عەقیدەت ئەسەدمە نووسەرێکی کەنەدیە ناوی خانمە نووسەرێک هەم ڕۆژنامە نووسم بیرمەندیشە ناوی نوعامی کلاینە کتێبەکە باسی سیستەمی لیبرالیزمی جیهانیەکە و چۆن کۆمەڵگاکانی بەشەریەت یا دەوڵەتەکان وردە هەژوونەکەن بەسەریەوە تەئسیری لەسەرەکەن لە ڕێگەی توشکردنیان بە شۆک جا کۆمەلگایەک تووشی شۆکی اقتصادیەکەن اقتصادەکەی وادا ئەبەزێن خەڵکەکەی تر مهم نەبێت چ سیستەمێک دێت حکومڕانیانەکات وەکەوەی لە ئەرژەنتین کردیان یا لە چیلی کردیان کاتێک پێنەشویان هێنا و تووشی شۆکی ئەسکەری یاخود ئەمنیەکەن وەکەوەی لە ئەفغانستان و عێراق و چەندین وڵاتی تر کردویانە سیستەمی سەرمایه‌داری ئەم جۆرە شۆکە تووشی کۆمەلگاکانەکە بۆەوەی بە سیستەمی لیبرالیزم کە دنیایە کێشە و گیرروگرفتی هەیە لە خۆیان
و ئابووری لیبرالیزم بەسەر بەشەریەتە زاڵکەن فعلا توانیاندا خۆزگەمە خوازە و کتێبە من بنووسەیە بەڵام ئەو نووسێتی و کتێبێکی زۆر زۆر هینە تەوسێشەکەم هەر کەسێک ئەم بەرنامە بینێ و کتێبە بخوێنێتەوە. من بیدایەی نووسینی جاندۆستم زۆر زۆر بەدڵ بوو بە تایبەتی میرنامەی کە نووسی کاریگەرێکی زۆری بەجێهێشت و بوو بە ڕۆمانی تاریخی لە ڕێگەی زیندووکردنەوەی ئەحمەدی خانی کتێبێکی زۆر زۆر گرنگ و ئەوانە بوو بەڵام دوایین کتێبیم کە خوێندەوە هەم جاندۆستم لە بەرچاو کەوت کاتێک ئەو کتێبە ئەوش نای کۆبانیە چکە بە حەقد و ڕق و قینێکی یەکجار گەورە نووسەتی وەکو شەخص بەرامبەر بە پەکەکە هاتووە ئەو توانە جوانە قودرەتە باشەی خۆی خستوەتە خزمەتی ئایدۆلۆژیەک لە دژی ئایدۆلۆژێتێکی تر کە نووسەر ئەمە بکبن پێم وایە مەرگی خۆی ڕاگەێنێ بە خوێندنەوەی ئەو کتێبە من لە لای منە جاندۆست ئیتر کتێبی کۆبانی ڕۆمانی کۆبانی ئیتر من لە بەرچاوم کەوت تااقەتم نییە بیخوێنمەوەی تر حەزیش پەشیمانیشم لەوەی کە ئەو تۆزە ئەو خوێنمەوە لەو ڕۆمان من زۆر جارێ ڕۆمانە خوێنمە چکە ڕۆمان جانبی نەفسی جانبی کۆمەڵایەتی ینی بە تایبەتی ڕۆمان نووسە گەورەکان کە هێنانە ئەنووسن و ڕۆمانە نووسن ینی باگراوندێکی سەقافی گەورە لە پشتێن یەکێ لەو ڕۆمانانەی کە خوێنمەوە و چەندین جاریش بە زمانی کوردی فارسی عەرەبیش خوێندمەتەوە ڕۆمانی زۆربای یۆنانیە کە لە زۆر کاریگەری لێکردم چونکە ئەو ڕۆمانە فەلسەفەی وجودی و شێوازی تەعاملکردنی ئینسانی هاوچەرخ لەگەڵ ژیان لە ڕێگەی شخصێکەوە کە زۆربای یۆنانیە بۆ دەرەخاوە ڕۆمانێکە زەرورە هەر ئینسانێکی هاوچەرخ بخوێنێتەوە ڕاستە ڕۆمانەکە ینی لە 60ەکان و 50ەکانی سەدەی ڕابردووە نووسراوە بەڵام ڕۆمانێکە خووەکانی ئینسانی باس کردووە کە خۆەکانی ئینسانیش خۆتان نەزانن بە تێپەڕبوونی زەمن و بە تێپەڕبوونی ساڵەکان سەدەکان ناگۆڕێت خۆی ڕق خۆی حەز خۆی خۆشەویستی و خۆی درۆکردن ڕاستکردن شۆڕژگێڕی ئەوانە هەموو لەو ڕۆمانە مەوجودە و وات لێ کاتە کە بەرچاو دەکاتەوە لە بەرامبەر نیشتمان بەرامبەر بە خۆشەویستی بەرامبەر بە سروشت بەرامبەر بە ژن بە تایبەتی لە ڕۆمانەکە کە نیوەی کۆمەڵ و لە کۆمەلگاکەی تر زۆر جوان سەیری ناکەن وەکوەوەی کە هەیە تێنەگەیشتووە لە ڕۆمانی زۆربای یۆنانیە کە هەم بە فارسی هەم بە کوردی هەم بە عەرەبیەکەی زیاد لە جارێ خوێندومەتەوە و ماواچمەوە سەری بۆ چووکە ینی فەلسەفەیەکی قوڵی ئینسانی لە پشت نووسینەوەی ڕۆمانە وتەیەکی زۆر سادە هەیە زۆر سادە بەڵام زۆر زۆر قوڵ و پڕمانە ئیژە لێ باشترین هاوڕێ کتێبە کتێب ڕاستە ئێستا شێوازەکەی گۆڕاوە مەسەن تۆ توانی بە ئەلکترۆنی بخوێنیتەوە بە کاغەزی بخوێنیتەوە بە دەنگ گوێی لێ بگری ینی چەندین شێوازی تری خوێندنەوەی کتێب هەیە کە و کاراسانێکی زۆر زۆر کراوە لە یوتیوب لە بەرنامەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکانە هەیە کارەسانێکی زۆر ئەکا بۆ ئینسانی کە کتێب نەخوێنێتەوە من پێم وایە ئینسانێکە ڕادەی تێگەیشتنی بۆ ژیان بۆ ناساندنی خۆی بۆ ناساندنی دەوروبەر زۆر زۆر کەمە بێت و هۆکارێکی سەرەکی ئەوەی کە کتێب بە تایبەتی لە کۆمەڵگاکانی ترا من پێم وایە کتێب خوێندنەوە هەتا ئێستا و عشقە هەیە ئێمە کێشەکە لەوایە سیاسەتێکی فەرهەنگی باش لە کوردستانە پەیڕەو نەکراوە چی لە وەزارەتی خوێندنی باڵا چی لە وەزارەتی پەروەردە و چی لە وەزارەتی ڕۆشنبیری نەمانتوانیوە مناڵ هەر لە مناڵیەوە ڕابێنین لەسەر خوێندنەوەی کتێب و تەسلیمی قەدەری خۆیانمان کردو ئێستا چۆن حەزی لەیەکە بە تایبەتی خێزانی ئێمە لەبەرێ باوکو دایک خۆی کتێب ناخوێنێتەوە سێرەکەی مناڵەکانشی کتێب ناخوێنێتەوە لە قوتابخانە لەبەرەوە مامۆستا خۆی کتێب ناخوێنێت تۆ تەلەبەکانیشی کتێب ناخوێنێت من لە بیرمە ئەوەی کە تەشجیعی زۆر زۆر کردوین چی لە سەرەتایی چی لە ناوەندی مامۆستاکانم بوو لەبەرەوە خۆیان زۆر کتێبیان خوێندەوە
ئیتر ئێمەشیان تەشجیع کرد بۆ خوێندنەوەی کتێب لە ئێستا مامۆستا خۆی کتێب ناخوێنێتەوە تەشجیعی مناڵ ناکە بۆ خوێندنەوە باوکو دایک خۆی کتێب ناخوێنێتەوە تەشجیعی مناڵ ناکە بۆ کتێب خوێندنەوە من یەک هین کاتی خۆی زۆر حەزمە کرد مناڵەکان کتێب زۆر بخوێن زیرەکەم لەبەرەوە لە مەدرسە لە مەکتەب کتێبیان پێ ناخوێننەوە و ڕەفیقانی هیچی ناخوێنەوە ئەوانیش سیرەکەم سەر هینەکەن سەر ینی ئامادە نین کتێب بخوێنەوە و ئامادەیان تیان یە کتێب بخوێنەوە مع العلم من کتێبی مناڵان و هیچ تەمەنی خۆیانم زۆر بۆیان ئامادە کردبوو بەڵام من تەشجیعی مالی مەکردم هەر کەسێک کتێبی بخوێنێتەوە مەسەڵەنێ پارەی پێدەم ڕۆژێک یەکێک لە کوڕەکانوتی باوەتر پارەکەم پێمەدا و ڕۆژانەکەیشم ببڕە بەس ناچارم مەکە کتێب بخوێنەوە زۆر تەئسیری لێ بکرد بە پێچوانەوە من ئەو گوشارم بۆ هینێک هەر بەردەوام بوو لە سەریان ئێستا بخۆیان ئەوانیش خەریکی نووسین و وەرگێڕان و احتمامات بۆ کتێب هەر کەسێکیان کتێبخانەیەکی بچووکی